بالإضافة إلى عمليات تحرير نينوى وأن نتوسع في نينوى نقترب إلى الحدود العراقية السورية. دوا بەدوای لێدوانێکی حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی عێراق لەبارەی نزیکبوونەوەی دەستپێکردنی ئۆپراسیۆنی ڕزگارکردنەوەی حەویجە فەرماندەیەکی بەڵای پێشمەرگە ڕایدەگەیەنێت وەک پێشمەرگە ئامادەن بۆ ئەنجامدانی ئۆپراسیۆنەکە ئەگەر بێت و حکوومەتی عێراق جددی بێت لەو هەنگاوەدا. ئێمە هەموو کاتۆک و هێزی پێشمەرگە ئامادە بووینە و هەماهەنگیشمان هەبووە چۆن لە شوێنەکانی تر هەماهەنگیمان هەبوو و ئاخر جار هەماهەنگی لەگەڵ سوپای عێراق و هێزە عێراقیەکان لە مووسڵ یەکەم دەستپێکردنی ڕزگارکردنی مووسڵ لەلایەن پێشمەرگەوە دەست پێ کرد. پلانی پێشتریشمان هەبووە پێشوەختە بۆ ئەوەی کەوا حەویجە و ناوچەکانی دەوروبەری لەگەڵ هێزەکانی عێراقا بە هەماهەنگی ڕزگار بکرێت بەڵام ئەوە چەندین دار تاکیدمان کردێتەوە هێزە عێراقیەکان بوون دوایان خست و بەرەو مووسڵ هەنگاویاننا. ئێستاش ئەم پامی بەڕێز عەبادی شتێکی دڵخۆشکەرە مێدەوارین هێزەکانیان لە ماوەیەکی کەمدا ئامادە بێت و بە هەماهەنگی و لەسەر ئەو پلانانەی کە پێشتر دامانناوە لە ماوەیەکی کورتا حەویجەش ڕزگار بکرێتەوە. قایمقامی قەزای ناوەندی کەرکووک شڕای دەگەیەنێت ڕزگارکردنەوەی حەویجە دڵنیایی زیاتر دەبەخشێتە کەرکووک و ئاوارەکانی قەزاکەش دەتوانن بۆ زێدی خۆیان بگەڕێنەوە. زۆر زەرورە کە حەویجە بە زووترین کات ئازاد بکرێ و کە دوێنێ بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران جەنابی دکتۆر عەبادی باسی ئەوەی کردووە کە بەم نزیکانە بەڕاستی ئەمەش زۆر خۆشحاڵین و چاوەڕێ ئەو ڕۆژاکەین. بێگومان ئەمە هەروەکو جەنابیشیان ئاماژەی پێکرد بە هەماهەنگیەک کرێ لە نێوان پێشمەرگە و لە ناو هێزەکانی عێراقدا. گرنگی زۆر گرنگە بۆ کەرکووک لەبەرەوەی قەزایەکی کەرکووکە و ئێستا سنوورمان ئێمە ئەتوانین بڵێنە تا ئێستا لەگەڵ داعش ماوە. ئەگەر ئەوە تەواو بێ حەویجە تەواو بێ بێگومان کاریگەری زۆرە بێ لەسەر ئەمن و ئاسایش لە کەرکووک و هەروەها گەڕانەوەی خەڵکی حەویجەش بۆ حەویجە و ئاوەدانکردنەوەی حەویجە. وەک شەرزانی بواری سەربازی ئاماژەی بۆ دەکەن بە ڕزگارکردنەوەی حەویجە و دەوروبەری داعش پێگەیەکی سەرەکی تری لەدەست دەدات کە بۆتە بنەمایەکی ئابووریش بۆ کردەوەکانی داعش لە سنووری عێراق و سووریاش